زۆر باشە جەمال هەر لەسەر ئەم بابەتە بەڕاستی ئەمە بابەتەشی مەترسیدارە، یعنی کەسێک پزیشک نییە پسپۆر نییە لەو بوارەدا بۆ خۆی دەچێت شوێنێک دەکاتەوە بە دڵی خۆی ئیتر فیلەر و بۆتەکس و کامەش مژاری بەردەوام بکن و میوانیشمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. زۆر باشە میوانەکەمان زۆر بەڕێز کاک توانە دکتۆر توانە فەرهاد ئەندامی لێژنەی پشکنین و بە دووادا چوونی سندیکای پزیشکانی کوردستان ڕاستەخۆ لە ستودیۆ لە لامان میوانەکە دکتۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر باشە بە لەوێەوە دەست پێ بکەین ینی ڕێکارەکانی ببوورەکردنەوەی ساڵۆن یا شوێنی جوانکاری چین چونکە سەیرەکەی ناو بەناو کەسێک کە پسپۆر نییە ئیشەکەی ئەوە نییە یا ڕەنگە پزیشک نەبێ دەچێت ساڵۆن دەکاتەوە یا خودوکۆی لە هەواڵەکەدا هاتبوو لە ماڵان ئەم کارە ئەنجامەدا. سەرەتا سلااوتان لەبێت سلااو لە گشت کارمەندان و بینەران و بیسەرانی کوردستان 24 حقیقەتەوەی دوێنێ ڕوویدا حاڵەتێک بوو پێشووتریش ڕوویداوە کە لە ماڵان کەسانێک کە پزیشکنی نەخۆیان بە پزیشک ناساندووە کاری پزیشکی جوانکاری وەکو بۆتۆکس و فیلەر ئەنجام دەدەن. بەڵام لە ڕاگەاندنەکان زیاتر تشخراوەتەوە سەر سنتەرەکان کە ئەو کەسانە بەبێ مۆڵەت کار دەکەن. ئەوەی دوێنێ ڕوویدا نزیکەی هەفتەیەک بوو ئێمە بە داداچوومان بۆ کرد وەکو سندیکای پزیشکان کە لە سۆشەل میدیا ڕێکلاماتی دەکرد ڕێکلامی کردبوو ڕقم مۆبایلی دانابوو بۆ ناو تۆمارکردن و شوێنەکەشی دیار نەبوو تەنها دەبایە تەلەفۆنی بۆ بکەیت پێتی دەگوت بابڵێن دوێنێک ئەو شتە ڕوویدا و حاڵەتە ڕۆژی پێنجشەممە بوو پێتی دەگوت تاکو دەگەیە شوێنی بەبەستەکەی کە ماڵە ئینجا دەیزانی کە کەسەکە ئەکید بۆ ئەنجامدانی بۆ تۆکس فیلەر هاتووە لیژنە نییە یان لایانی پەیوەندیدار نیە وەکو قایم قامیەت و ئاسایشی پۆلیس ئینجا بۆتی دەکرد. بە سوپاسەوە قایم قامیەتی قەزای عنکاوە هاوکارمان بوو کە شوێنەکەمان وەکو سندیکای پزیشکان دەستنیشان کرد دوای پەیوەندیکردن بە جەنابیانەوە لە ماوەی کەمتر لە دەخولک مەفرەجەی ئاسایشی پۆلیسی عنکاوە گەیشتە شوێنی مەبەست و کەسەکە لە کار ڕاجیرا و ئەمە وەکو سندیکای پزیشکان ناویسیانی کەسەکەمان وەرگرتووە و ڕێکاری یاسایی بەرەمەدا دەگیرێتە بەر. باش ئەو کەسێک و دخوازن ناوەندێک جوانکاریە بکەن دکتۆر ji bo ku karê ciwankariyê bikin ku dikeve karê bizîşkî de yanî divê çawa bikin ji bo ku welatî jî bizanibin ev navend bi rastî jî navendekî tendurist e ji bo ciwankarî. سەرەتاکردنەوەی سنتەری پزیشکی جوانکاری دەبێت پزیشکی شوێنەکە پزیشکی پسپۆڕی پێست نەخۆشەکانی پێز یاخود پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری هەبێت. پاشان مۆڵەتی سنتەر تەنها لە وەزارەتی تەندروستیەوە بە شوێنەکان دەدرێتن دوای ئەوەی کە پشگیری لە سندیکای پزیشکانەوە وەردەگرێت کە ئەم پزیشکە تۆمارە لە سندیکای پزیشکان اینجا پاشان مۆڵەتی پێ دەدرێتن. هەر کەسێک با بڵێن پەرستار بێت یاخود هەر کەسێک بێت زۆرجار دەبین کەسێک ئیداریە یا هەر شادەشی نییە چەند دەورەیەک دەبینێت لە وڵاتانی دەرەوە وەکو تورکیا و با بڵێن وڵاتانی دەرەوە ئەڵمانیەوانە دێت لێرانە دەیەوێت کاری بۆ تۆکس فیلەر ئەنجام دە بۆ هاوڵاتیان ئەو بە هەموو شێوە قەدەغەیە تەنها دەبێت پزیشک بێت پزیشکیش هەموو پزیشکێک ناگرێتەوە تەنها پزیشکی نەخۆشیەکانی پێست ئەگەر پزیشکی نەشتەرگەری جوانکاری. باش کە دکتۆریەوە ئاماژەتەن بە خاڵێکی زۆر گرنگدا لەوە پێشیش شتی لەم بابەتە ڕوویدا بوو دەڵێن دەبێ ئەو کەسێک کە ساڵۆنەکە بەناویەوە کریا ئیجازەکە وەرەگرێ پزیشک بێ بەڵام گرفت لەویایە نەک ساڵۆن سنتەر باشە بەڵام گرفت لەویایە جاری وایە ئەو دکتۆرە خۆی کارەکە ئەنجام نادا ینی کەسانی تر ئەنجامیەدەن ینی ئایا ئەمە چۆن چارەسەرەکەن ئەوانە خەڵکی پرۆفێشناڵن لێ دەزانن یاخود نا بە هەمان شێوە وەکەوەی کە دوێنێ ڕوویدا لە ماڵان لە سنتەرەکانیش یان لە کلینیکی پزیشکی کە با بڵێن مۆڵەتی تەنها سندیکای هەیە وەکو کلینیک هەر کەسێک جگە لە پزیشکەکە کاری بۆ تۆکس فیلەر ئەنجام بدات ئەوە هەم پزیشکەکە بەرپرسیار دەبێت کە مۆڵەتی ئەو شوێنەی بەناوە هەمیش ئەو کەسێک کە ئەنجامی داوە پزیشک نییە ڕێکاری یاسایی بەرامبەردا دەگیرێتە بەر هەر لەم هەفتەیە بە نزیکەی تقریبان 7 بۆ 8 شوێن داخل لەلایەن بەڕێبەرایەتی تەندروستی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەشی پشکنین و بەداداچوون بەهۆی ئەوەی کە سنتەرەکان مۆڵەتیشیان هەبوو بەس چییە دوایەوە کە پشکنین کرابوو لەلایەن بەڕێزیانەوە دیار بوو کە کەسانێک ئەو کاریان ئەنجامدا بوو کە پزیشک نینە. دکتۆر خوازم بزانم بم یعنی سزا چنە سزا بەس داخستنە یان ژی
سزایا پەرە یانژی گابا گوهاتە داخستن دیسە بین vekirن yani وەکی سندیقایا پزیشکان هون چ ڕێی بە پێی یاسای تەندروستی گشتی و بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی هەر شوێنێک کە پابند نەبێتن بۆ جاری یەکەم پێبژاردن دەکرێت جاری دوم شوێنەکە دادەخرێت بۆ ماوەیەک و جاری سێم ئەگەر پێویست بکات ئەوە مۆڵەتی شوێنەکە سەحب دەکرێتەوە هەروەها فەرهادەژێژ لەها وڵاتیەک مەسەلا چوو جەهەکی کەسێکی نەبزیشک بێ ئەو کاری جوانکاری ئەنجامدا بێ نەسەرکەفتی بوو زەرارژیدا کەسەی وڵاتی قەرە بووکردن چاوات بێ ئێوی وڵاتی ئەمە وەکو سندیکای پزیشکان هەموو کات دەرگای سندیکا کراوەتەوە بۆ هاوڵاتیان هەفتانە ئێمە ینی هاوڵاتی دێت با بڵێن سکاڵا تۆمار دەکەن لەلایەن پزیشکەوە با بڵێن کاری بۆ کراوە یاخود لەلایەن کەسانێکەوە کە نەیزانی و ئەو هاوڵاتی نەیزانی و پزیشکە کاری بۆ کراوە دێ سکاڵا دەنووسێت ئێمەش بە پێی یاسایەکان ڕێکاری یاسای بەرامبەردا دەگیرێتە بەر باش کاک دکتۆریانی ئێستا بۆ ئەوەی خەڵق ئاگادار بێ خەڵق بزانێ یعنی کەسێک گەچێتە ئەو شوێنە بۆ جوانکاری بۆ هەرکارێک لەو کارانە چۆن بزانێت ئەم شوێنە شوێنێکی تەواو لەلایەن سندیکای پزیشکانی هەرێمی کوردستان و وڵات پێدراوە یاخود ئەمە نەخێر شوێنێکی ڕسمی نییە باوای ناوبنی بەڵێ بە تەکیت ئێمە مۆڵەتی کە هەر سنتەرێک مۆڵەتی پێدەدرێت لە وەزارەت تەندروستیەوە مۆڵەتەکە لە سەری نووسراوە ئاماژە بە ناوی پزیشکەکە دەکات زۆر ئاسایە هاوڵاتیش داوا لە پزیشکەکە بکات یاخود لە پشت باڵێ لە نۆرینگەی پزیشکەکە ئەو مۆڵەتە هەڵواسەوە با تەمەشایەکی ناوەکەی بکاتم زانە ئەو پزیشکە هەمان ئەو کەسەیە کە کارەکەی بۆ ئەنجام دەدات یاخود نا زۆر باشە زۆر بەڕێز توانە فەرهاد ئەندامی لێژنەی پشکنین و بەدوادەچوونی سندیکای پزیشکانی کوردستان گەلێک سوپاس.